لە هەندێک لە سەرچاوەکانە خوێندومەتەوە دەڵێ ساڵەکە چەند گرنگە پشووەکە ئەوەندەی تریش گرنگە. ئەوە پشووەکەیە دەتوانێت ببێ بە هۆکارێک بوو ئەوەی کە من بە درێژایی ساڵ چیم پێوتەوە لە پشووەکە هەزمی بکاو اینجا ساڵێکی تر دیسان دەست پێ بکەینەوە. نەک بە عەکسەوە ئێوە شایەتیم بۆ بدەن ئەوەی بە ساڵەکە وتومانە لە 15ی چوارەوە یان لە 1ی 5ەوە تیکتۆک گیان خۆش بێ و فەیسبوک خۆش بێ و زۆر جا مناڵم پۆپتەڕەماش خۆش بێت هەمووی زەربی سفر بکا و 15ی نۆ دیتەوە قوتبەدینێکی بۆ هێناوی ئاو لێڵ ناکە یەک مەکتەب بەدەستێەوە ڕەزالەتێتی هەرایەکە لەم سەر بوو ئەو سەرڕاکە سەرچۆپی و تەرتیبات ئەگرێ و هێشتا هیچیش نەبووە. اینجا مامۆستا ئەبێت تا مانگی 11 و 12 تۆزێ ڕێکێکاتەوە هەتا مانگی نەورۆز بوو کۆڵە تۆزێ هێنێتە تایم دیسان ساڵانە فلیمەکە و زۆریشمان هەیە بەداخەوە 15ی نۆ لە قوتابخانەکانی خۆم 15ی نۆ کە دایک دایە دەسم وەکو پارەکە نەبوو ئاڵوودەی مۆبایل و ئەنتەرنێت بوو تازە کار لە کار ترازا بوو ئاڵوودەی کچێک بوو یان کوڕێ بوو تازە کار لە کار ترازا بوو نەخێر بەعەکسەوە 1ی 5 دام پێی کوڕێک بوو عیارە 24 بەڵام 15ی نۆ کوڕێکی بۆ من هێنایەوە ئەهلی مۆبایل ئەهلی ئایپاد دایک و باوکی بەلایە ئایپادەکەی بەلایە. منی بەختیار چۆن بتوانم چارەسەری کەم چۆن بتوانم بە قوتی کەم چۆن بتوانم بەهێزی کەم بە تایبەتی ئەگەر ئەم مناڵە وەکو ئاڵوودەبوون چۆن مەسەن دەڵێن دایک و باوک ئامان وریا بە مناڵ ئاڵوودەی جگەرە و نێرگەلە نەبێ ئەگەر نا دوایی چاوسورکردنەوە ئیسفادەی نییە بە لەقەلی دەیسفادەی نییە لای تۆ نایخوا لە بازاڕی خۆ لە بازار نایخوا چێت لە ناو مزگەوتەکەی خوا لە ناو مزگەوتەکە نایخوات ئەچێتە لە سەربان و ئەیخوا و دوای چی لێ دەکەی کاکە هەر هیچ نەبێ لای من و تۆ نایخوا شووی کردیان ژن هێنا لەوێ دەیخوات و خۆی دەیکێشێ و بەداخە وەختە عجوبی کەس نازانێت کەواتە گرنگترین شت ئەوەیە کە کار لە کار نەترازێ. بۆیە پێم خۆشە کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان باس بکەم چی بکەین لە پشووی هاوینە. خاڵی یەکەم هەموو کتێبە زانستیەکان دەڵێت ئاگات لە گەشت بێت. گەشت یانی چی؟ تراڤڵ یانی شوێن گۆڕین. باشترین خزمەت بۆ مناڵ شوێن گۆڕینە. با بە زمانێکی تر بڵێن مناڵێک خەڵکی کارێزە وشکە لە بینی مەکتەبەکە و ماڵیان هەمووی 2 کۆڵان هەیە ئەگەر ئەم 4 مانگەی هاوین هەنێ شوێنی تر نەبینێ چاوی ناکرێتەوە مێشکی ناکرێتەوە چێژ وەرناگرێ با لە ماڵەوە هەرچی گۆشت و پڵاو هەیە بۆی داوێنی با لە ماڵەوە هەرچی لەعابە هەیە بۆی بکڕی بەس ئەم مناڵە مێشکی جەنجاڵ بووە و بێتاقەت بووە لەم 2-3 کۆڵانە بۆیە گەشتی پێ بکە بۆ لادیەکەی خۆتان بۆ شارەکەی خۆتان شەرت نییە گەشت ئیلایسە بە ڕێزێگەڵێت تۆسەی لەم ڕێبات لە منە لە تێری قساگا من پارەی فیزەم لەکوێ بوو کاکە بیبە بۆ لادیەکەی قەرەداختان بیبە بۆ سەنگاو بیبە بۆ تەوێڵە و بیارە بیبە بۆ پارچێک بیبە بۆ باخێک بابە بیبە بۆ قەبرستان و بۆ نمونە فاتیحایەک لەگەڵ خۆتا بدا بۆ لەسەر ڕوحیانەتی دایە و باوە بیبە بۆ عەلوەکە بیبە بۆ مەیدانی حەیوانەکە ئوستاز تۆ لە بیرتانە ئێمە باوکمان ئەمانی بر بۆ حەیوانەکانی من نەگەشتمە شەشی ابتیدایی و حەیوانەکانم جیا کردەوە ئێستا ئافرەتێ پێم وتەوە چیوتێتی وابزانم مەڕە یعنی بەرخ و مەڕ و کار و بزن و هەمووی لە یەک جیا ناکاتەوە گوێرەکەی بیرودێتی و مانگای بچووکە مانگای بچووک یعنی نازانێت گوێرەکە چی وشەی گوێرەکە نێبیستووە بەسەڵێ مانگای بچووکە بۆ لە بەرۆی کە شوێنگۆڕکەیەک نەبووە لە کچەکەیان لە کوڕەکەی کاتە خاڵی یەکەم گەشت زۆر گرنگ و موهیمە وەکو بۆیە باسم کرد لە قەبرستانەوە بیگرێ هەر چێژی خۆی هەیە و سوودی لێ وەرەگرێ هەتا بە ڕێزێک ڕۆژێک ئەیبا دەڵێ دکتۆر لە سلێمانیم ڕۆژە مناڵەکەم بم بۆ عەلوەکە بیبە بزانە عەلوە چییە بزانە جوملە فرۆش چییە بۆی ڕەزالەت و نەهامەتی ببینێ بۆی بزانێ عەلوەکە و خەڵکە چۆن پارە پەیدا دەکات چۆن پیکابێک بۆ نمونە سڵقەیەنێت هەموو پیکابەکە بای 50,000 دینارە 60,000 دینارە کە ڕەنگە ڕەنجی 3 مانگ 4 مانگی بێ بیبینێت لەوێ بزانێت چۆن خەڵک بە جوملەشتە کرێ و دوای بە کیلۆ ئیفرۆشێ و تەرتیبات و بۆنە نەخێر ڕۆژێک بە ڕێزێک دایکێک ئەڵێ کاکتۆ وەڵا ڕۆژێ من لەگەڵ کچەکەی خۆما بردم بۆ قەسابخانە بۆنە یە بۆ قەسابخانەی گشتی کوشتارگەی گشتی ئەوەی کە حیوانەکان و ڕوخسەت وەرگرێ وەڵای 2 مناڵم هێناوە کاکتۆر گیان حەز دەکەم خەیچێکە دەستکێش و تەرتیباتە بەسینها 20 دقەقە سەعات بەس ببینێت چۆنە و چۆنێ بووی بزانێ ئەم دوکانی قەسابانە خواردنانە چۆن دێ بۆی لێوە دکتۆری بەیتەری بناسێ بۆی لێوە بزانێ کار و کاسبی و تەرتیباتێک کە دوای باسی دەکەم کاتە خاڵی یەکەم کە زۆر گرنگە و بەڵام خۆ ئەگەر ئایلەیەکەش سەیرمانەکەن پاریان هەبوو حەز توانی عەمرەی پێ بکا فەنیعمە
خۆ ئەگەر عایلە و خانەوادەیە کە سەیری بەرنامەکەمانەکەن لە ڕووی داراییەوە باش بوو بەڕوەڵا بە پیاوەکە ئەڵێم بەس سیارە بگۆڕە تیت کرد لە بندەرکەن هەروە دەیگۆڕیت و سی وەرەقانەی تەبانی هەروە مۆدیلەکەی دەگۆڕێت چل وەرەقە لە جیاتیەوە گەشتێکی تورکای پێ بکە گەشتێکی ئێرانی پێ بکە گەشتێکی جنوبی عێراقی پێ بکە گەشتێکی نەجەف و کەربەلای پێ بکە گەشتێکی کەرکووکی پێ بکە با بە خەڵکێ لە شاری سلێمانێ کچە سوێنی خواردوودی دکتۆر 23 ساڵ تەمەنم نیە وتمە بەڵێ تا ئێستا گەلی عەلی بەگ و بێخاڵم نەبینیوە